لافاوەکەی چەمچەماڵ کاریگەریەکانی زەرەر و زیانەکانی لیژنەکانی قەرەبوو چۆن هەر لە ڕۆژێک دوایی لافاوەکەوە دەستیان بە کارەکانیان کردووە بە تایبەت ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل ئاو بردی لافاوی تێچووە کەوتنە بەر لافاوەکە و زەرەر و زیانیان پێگەیشتووە کەوتنە نێو لافاوەکەوە گفتوگۆکەین لەبارەی ژمارەی ئۆتۆمبیلەکان چەندن ئایا سەرژمێری کراون یان نا و چۆن قەرەبوو دەکرێنەوە پرۆسەکە چۆنە گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز حەمید عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ لە چەمچەماڵ و ڕاستەوخۆ لەگەڵمانە بەڕێز کاک عومەر ئەم کاتت باش سڵاوت لێبێ سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان پێمان بڵێ پرۆسەکە چۆن سەرژمێری کراوە ژمارەی ئۆتۆمبیلەکان چەندن ئایا هەموو ئۆتۆمبیلانی زەرور زیانیان بەرکەوتووە تۆمارکراون سڵاو کاک ڕاکۆجیان ئەم کاتی جەنابیشت باش زۆر سپاس سەرەتا پرسە و سەرەخۆشی خۆمان ئاراستەی ئەو دوو قوربانیە دەکەین کە لە لافاوەکەدا بەرکەوتن و کاکە ئاکۆش بەداخەوە هەر لەو لە کاتی خزمەتکردنا کە ئاسایش بوو ئەویش بۆیە قوربانی و 15 کەسیش بریندار بوون هیوای چاکبوونەوەیان بۆ دەخوازین لە دوای لافاوەکە ڕۆژی دوایی جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی قەزای چەمچەماڵی کرد کۆمەڵی لیژنەی پێکهێنا و کۆمەڵە فەرمان و ڕاستپاردەی دەرکرد یەکێ لەو لیژنانە لیژنەی ئاماری ئۆتۆمبیلەکان بوو کە لەو ڕووداوەدا بەر لافاو کەوتن تاکو ئەمڕۆ کە لە ڕۆژی هەینێەوە ئێمە دەست بەکار بووین لە کاتژمێرنەوە ڕۆژی هەینی ڕۆژی شەممە و یەکشەم دووشەمیش ئێمە توانیمان 687 ئۆتۆمبیل تۆمار بکەین و هەر لە دوای ئەوە دوو ڕۆژیشە بە هەمان شێوە دەستمان کردووە بە لیژنەی خەمڵاندنی ئەو ئۆتۆمبیلانی کە زیانیان بەرکەوتووە و بەشێکی زۆر ناوشاری چەمچەماڵ لیژنەکانمان ناردووە ماڵەکان گەڕاون و ئەمڕۆ ناحەی تەشیە تەواو بووە و بەشێکی زۆری تری چەمچەماڵیش و لە دوای نیوەڕۆیشەوە بە هەمان شێوە ناحەی شۆڕش و قەزای چەمچەماڵ تاکو ئێوارە بەردەوامە بن زەرەر و زیانەکان دیاری دەکەن بۆی لە ئایندەدا بە شەفافانە و بە دڵسۆزانە چکە جەنابی کاقوبات زۆر مەقسەدی بوو لەگەڵ مامۆستا عەتایە کە ئەولەوێتی یەکەم ماڵی هاوڵاتیان بوو زەرەر و زیانەکان بێ بۆیە ئێمەیش تیمەکانمان سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە چەند بەڕادێکی ناردووە لێرە لیژنەی خەمڵاندن دەکەن بۆ ئۆتۆمبیلەکان بۆ ئیشەڵا بە سووترین کات بتوانین زەرەر و زیانەکان دیاری بکەین و لە ئایندەدا ئایا بە چی شێوازێک قەرەبوو دەکرێتەوە ئەوەیان دیاری کراوە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان. باشە کاک عومەر ئەو ژمارەی کەوتت واتە ئێشتا ئەشێ زیاتر ببێ ژمارەکە چونکە وەکوتت تا ئێوارەش تیمەکان هەردەگەڕێن ئەگەر لە دوای ئەوە ئۆتۆمبیلێک ینی ڕەنگە خەڵکێکە بێ نیپەرژابێ یان دەستی نەگەیشت بێ بە تیمەکان یان خۆی تۆمار نەکرد بێ ینی تا ئێوارەی ئەمڕۆیەوە تۆماریان دەکەن لەوە بەدواوە ناتوانێت تۆمار بکرێ کاگڕاکە بۆ خۆت دەزانی ئێمە فەرمانەکان جێبەجێکەین تاکو ئێستا بریارەکان وایە تاکو ئەمڕۆ تا ئێوارەیش بە هەمان شێوە ناحەی شۆڕش و قەزای چەمچەماڵ سەردانی ماڵەکان لیژنەکەمان چوونەتە حەیسەناعات چکە هەندێک لە ئۆتۆمبیلەکان براوەتە بۆ پاکردنەوە لە غەسلەکان لە شوێنەکان دانراوە ئەو لیژنانی کە پێک هاتوون سەردانی زۆربەی شوێنەکانیان کردو ئەوەی لە توانا دەبێ ئێمە بڕیارەکەمان تا ئەمڕۆیە ئەگەر درێژیش بکرێتەوە و با بڵێن یا تا شەو بێ هەر کاتێ بێ ئێمە بە ئەرچی سەرشانی خۆمانی دەزانین بڕیارەکەەوە خۆی جێبەجێ دەکەین. باشە ڕێژەی تۆمارکردنی ئۆتۆمبیلەکان چۆنە ڕەنگە ئۆتۆمبیلێک غەرق بوو بێ لە لافاوەکە ڕەنگە ئۆتۆمبیلێک لافاوەکە بردبێتی ینی کێشابێتی بە دار و دیوارە و ڕەنگە ئۆتۆمبیلێکیش نیوەی غەرق بوو بێ بوو بێ بە لافاو ئەمانە چۆن تۆمارەکرێن چۆن جیاوازیان لە نێواندا دەکرێت کاکڕاکە وەکو بۆ جەنابتم باس کرد سپاس بۆ بەڕێبەری هاتووی سلێمانی سەردانی چەمچەماڵی کرد و چەند لیژنەیەش ئێمە کە ئەڵین لیژنەکانمان دابەش کردووە لیژنەی خەمڵاندنە بەڕادن ئەوان پسپۆڕی خۆیانە شارەزان ئەو ئۆتۆمبیلانەی با بڵێن بە تەواوەتی ژێر ئاو کەوتونە و یا تەنها نیوەی بەرکەوتەوە یاوەتایەتی با بڵێن مەچینەکەی هەر بەشێکی لە بەشی ئۆتۆمبیلەکە کە زەرەرمەند بووە ئەوان دیاری دەکەن بە ژێری ئەوە ئیشەڵا لە ئایندەدا قەرەبوو دەکرێنەوە. باشە ینی زەرەر و زیانەکان
جیاوازن لە ئۆتۆمبیلێکە بۆ ئۆتۆمبیلێکی دیکە بەپێی ئەوە دەستنیشانەکرێ و باشە ئەو باوڵاتیانتان فەرموو. بەڵێ تەمان بۆ جەنابەت لە لای جەنابەت ئاشکرایە و هاوڵاتیان و شۆفێرانی شەزانن ئۆتۆمبیلی تایە مۆدیلەکەی بەرزە و سعرەکەی بەرزە و ئۆتۆمبیلیشتایە مۆدیلەکەی نزمە و سعرەکەی بۆیە ئەو لیزنەیە بە شەفافانە و زۆر بە دڵسۆزانە کارەکەیان دەکەن ئێمە کالی لیزنەی خەبڵاندن ئەوان پسوەڕی خوارن دیاری دەکەن. باشە کاگومە ڕەنگە هەندێک هاوڵاتی ڕەنگە زۆرینەشیان وابنەرە ئۆتۆمبیلیان هەبێ بەکاری بێنن بۆ کاری ڕۆژانەیان ینی ئێستا چاوەڕێ بکەنە تا تۆمار دەکرێن چاک نەکرێنەوە نەشۆردێن ینی چی بکرێ بۆ ئەوە ئایا پاکی بکەنەوە یان کاگڕانکۆ پاکی بکەنەوە یان تەناو وێنەی بگرن توێناوە. بەڵێ ئێمە 680 ئۆتۆمبیلمان تۆمار کردووە ئەوانەی کە لیژنەکە بینیوانە لیژنەی خەبڵاندن بەڕادەکان بینیویانە لە ئێستا بەداوە ئەتوانن بچن ئۆتۆمبیلەکانی خۆیان بەچی شێوازیە پاشێکەکەنەوە هەر گرفتی شتیا چاچکەنەوە چکە لیژنەکە بڕیاری کۆتایی خۆی داوە و ئێمە چاوەڕوان یەوکەین بۆ یەوتم جەنابی کاقوبات دووەمی جارە سەردانی قەژای چەمشەماڵی کرد و زۆر مەبەستێتی لە نزیکتری کاتا قەرەبووی هاوڵاتیان بکاتەوە. زۆر باشە کاگومەر وەکو ڕێکاری یاسایی هیچ شتێکیان بۆ دەکرێ ئەو ئۆتۆمبیلانە هیچ گۆڕانکارێک لە سنەوەکانیاندا دەکرێ بنووسرێ لافاو یان شتێکی لەم بابەتە یان نا ئەوە دەستنیشان ناکرێت هەنا ئەوە پەیوەندی بە بازاڕی ئۆتۆمبیلەکانەوە هەیە. ئەوە تا ئیسە ئێمە باوڵی هیچ قەرارێکمان وەرنەگەر ئێمە تەنها بۆ یاڵێن ئەو دوو لیژنەیە لیژنەی ئامارەکان چەند ئۆتۆمبیل بەرکەوتووە و لیژنەی خەوڵاندن پاش ئەو ئەگەر ئۆتۆمبیلێک بە تەواوەتی زەریری پێکەوتبوو یا هیچ سوودێکی لێ نەبیرنا ئەو کاتە بە هەمان شێوە لیژنەیەتری ڕێن بێ لەسەر دەربکرێ ئەو کاتە حکوومەت دەریمی کوردستان قەرەبووی دەکاتەوە یا بڕیاری چتری لەسەرەدا. باشە کاگومەر تۆ خۆت لەو ڕۆژەوە لە نێو خەڵکو لە نێو وڵاتیاندا ئێوە دیقەتت داوە ئۆتۆمبیلەکان زەرورزیانەکانیان زۆرە مەسەلەن ئۆتۆمبیل زۆرە لەوانەیەکی تر بە کەڵکیەوە نایابێتەوە سەر شەقام. کاگڕانکۆ وەڵایی ئێمە کاڵێن با بڵێن لیزنەی خەڵاندەکە چۆ تەمەشای کردووە تا ئێستا ئاماری کۆتاییمان وەرنەگردووە ئایا چەند ئۆتۆمبیل لە 100 زەریری پێگەشتووە و چەند ئۆتۆمبیل کەمی بەرکەوتووە بۆیە تا کۆتایی ئامارەکە تەواو نەبێ ناتوانم هیچ ڕوونکردنەوە بدەم لەسەری بەهەڵە. باشە قەرەبووەکە چۆنە ئەوەندەی کە ئاگدار بێ ئەوەندەی کە زانیاری دەبێت ئەم زانیاریانی بەڕێزی شەدەڵبەتە زانیاری کۆتایی نین چونکە وەکوتێت تا ئێوارەش ئۆتۆمبیلی دیکە تۆمار دەکرێن بەڵام با ئێوە قەرەبوو دەکرێنەوە کە وڵاتیەکان زۆر زیانمەند نەبن چونکە وا گەشتووە بە خەڵک ینی قەرەبووەکە ڕەنگە 100% قەرەبوو بێ ئایا 100% قەرەبوو دەکرێ یان ئەوەی کە هاوکاریان دەکرێ یانی چۆنە ئالێتەکە. تەمان قەرەبووەکە ئەوەی ئێمە با بڵێن هیچ زانیاریەکمان لەسەری نییە و من لێرەوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەنەکان و ڕێکخراوەکان بخۆتە زانی ئەمە کارەساتێکی سروشتی بوو قەزای شەمشەماڵ و ناوچەی شەمشەماڵ و ناحێ گوندەکانی گردەوە بۆیە من هیواخوازم بۆ هیوادارم لە 200 قەرەبووی هاوڵاتیان بکرێتەوە بۆ خۆ دەزانی ناوچەی شەمشەماڵ ناوچەیەکی کارەسات بارە هەموو کەسوکاری شەهید و ئەنفال و بۆ خەڵکی کەم دەرامەت و هەموو شێوازەکاری تایە من لە لیژنەی قەرەبووەکە زانیاریم نییە ئایا چەندێکە با ئەو کاتە لیژنەی خەمڵاندن کە کرا نازانین بەچی شێوازیەکە ئایا قەرەبوو دەکرێنەوە ویا هاوکاری دەکرن شێوازی ئەوە من ئاگاداریم تاکو ئێستا. باشە کاگومەرد لەم ڕۆژانە زۆر گوێبیستیەوە دەبانی گوێبیستیەوە بووین کە فەرمانگەکانی چەمچەماڵ بەرەبەرەتیەکانی چەمچەماڵ کە شەوکەم و کوڕیان زۆرە ینی پێویستیان زۆرە ئێوە وەکو هاتوچۆ ئایا ئۆتۆمبیلی پێویستان هەیە بەدەم خەڵکەوە بچێت لە کاتی لێ قەوماندا ینی پێویستەکانتان چین و داوای چیتان کردووە و بۆتان نەکراوە یان پێویستە چیتان بۆ بکرێبووی بەڕێبەرەتەکەیەوە فەرمانگەکەیەوە لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا بتوانێت بە زووی بە دەم هاوڵاتیانەوە بچێ. دەستت خۆش بەکار ڕانکۆ وڵا پێشتر ئێمە نامەوێت لێرە زۆر درێژی بکەمەوە چەندین نووسراومان ئاراسی بەڕێبەرایەتی هاتوشۆ کردووە ئەوان ڕەنگ بێ بەرزیان کردبێتەوە بۆ
گشتی و بۆ وەزارەتی ناوخۆ بەڕاستی هەموو دایرەکانمان کەبوو کوڕەیە ئێمە بەم ئامێرەکەمانەوە بەم دەسەڵاتە کەمەی کە هەمانە لەم ڕووداوەدا زیاتر لە 45 ئۆتۆمبیلی هاوڵاتیانمان بە کرێنێکی فلاتی خۆمانەیە گواستۆتەوە بۆ ئەو شوێنانەی کە هاوڵاتەکە داوای کردووە. من نامەوێت لێرە باسی خۆمان بکەین، من بە ئەرچی سەرشانی خۆمی دەزانم، هەم وەکو وەزیفەکەم و هەم ئەرچی ئەخلاقیم و مناڵی ئەم شارەم هەرچێکمان کردبێ ئازایەتی نییە و تاکو 12:30 شەو لەگەڵ جەنابی قایمقام و زۆربەی بەڕێوەبەرەکانی ناوشار لە خزمەتی هاوڵاتیانە بووینە ئەوەی توانیمانە لە دەسەڵات و لە تواناماندا کردومانە. ئێستایش من نامەوێت کەم و کوڕەکانمان لێرە ئاماژەی پێ بدەین. من پێشتر یەک دوو جار لە کەناڵەکان دریشەوە باسی ئەوم کردووە من داواکارم لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرە بەڕێزەکان کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران لە قەزای چەمچەماڵ بکرێت و بە ئامادەبوونی فەرمانگەکانی حکوومەت هەم کەم و گوڕەکانمان و هەم هاوکاریەکانیان بۆی چەمچەماڵ هەمیشە بریندار بووە. ئەم برینەیشی هاتە سەر بۆی بتوانن بە هەموو لایەک چارەسەرێکی ڕیشەیی بۆ قەزای چەمچەماڵ بکەن. ئەوەمان پێ باشە ئەگەر هاوکارمان بن. زۆر باشە بە هیوای پێشنیازەکەت جێبەجێ بکرێ. سپاس دەکەم بەڕێز ئەمید عومەر عەلی بەڕێوەبەری توێی چەمچەماڵ. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ خستنە ڕووی ئەو زانیاریانە. زۆر سپاس.